أزرع استجابة يصير تعودي کۆمەڵێک داواکاری بۆ سیویەکەمین جار دەخەینە بەردەم کابینەی نوێی حکوومەت و پەرلەمانتارانی خولی تازەی پەرلەمان لە لیستە جیاجیاکان هیوادارین پشتیوانی بن لە پرۆژە چاکسازەکەیان جێگای بکەنەوە و بێ ئومێدمان نەکرد وەک جارانی پێشوو. یەکەم پێمان وایە دەبێت چاکسازی لە لووتکەی لە خانووە ملیۆن مترەکانەوە دەست پێ بکات، ناکرێ ئێوە لە خانووی ملیۆن متریدا بژین و خەڵکانیش مترێک زەویان نەبێت. پارێزگاری لە هەرێمی کوردستانیش بەوان بسپێدرێت. لە بارودۆخی وادا باسکردنی چاکسازی وتنەوەی عەدالەت شەرمە. دوو موچەی بنەڕەتی لە باڵاکان بۆ نیوەی ئێستای کەم بکرێتەوە بۆ ئەوەی جیاوازی موچە کەم بکرێتەوە لە کوردستان لە بەرزترین ڕێژەی کە بەرزترین ڕێژەیە لە جیهاندا. سێیەم یاسای خانەنشینی پلە باڵاکان بە ئاستێک ڕێک بخرێت لە 2 ملیۆن زیاتر نەبێت بۆ ئەوانەی تەمەنی خانەنشینی دایانگرێتەوە، ئەوانی دیش بگەڕێنەوە سەر کارەکانیان، ئەوەشی کاری نەبووە بە پێی بڕوانامە و پسپۆڕیەکەیدا بمەزرێت، هاوکات وردبینی لە خزمەتی پێشمەرگایەتی و ڕۆژنامەنووسیان بکرێت، چونکە بەشێک لەوانە پێشتر خانەنشینی پلە باڵای پێشمەرگە بوونە کەچی ڕۆژێک پێش ڕاپەڕین بەشداری خەباتی چەکداریان نەکردووە. ئەمەش سوکایەتیە بە خودی پێشمەرگەی دێرین کە خاوەنی سەروەری معنەوین. چوار بودجەی پارتەکان کە زیاتر لە سەدایەکی بودجەی کوردستانە کەم بکرێتەوە بە ڕاستەوانە لەگەڵ بکرێت، بەواتە ئەو پارتانەی بەرزترین بودجەیان هەیە بەرزترین ڕێژەیان لێکەم بکرێتەوە، بە ئاستێک کەم بکرێتەوە کە ملیارێک دینار بۆ مانجێک تێنەپەڕێت بۆ هەر پارتێک و مافی سیاسی هاوڵاتیانی کوردستان پارێزراو بێت. 5 موچەی بنەڕەتی لە هەنگاوی یەکەمدا بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان ببڕدرێتەوە کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە، لە داهاتوودا هەموو هاوڵاتیانی کوردستان بگرێتەوە، بڕەکەی لەلایەن دەستەیەکی ئابووریزانەوە دیاری بکرێت، ڕیالیستی بێت لەگەڵ داهاتەکانی هەرێمی کوردستان لە دابینکردنی ژیانێکی شەڕفمەندانە بۆ سەرجەم خەڵکی کوردستان، هاوکات لە داهاتوودا دامەزراندن تەنها بۆ تاکەکانی ئەو خێزانانە بێت، هیچ سوودمەند نەبوونە لە کەرتی حکوومەت و سەرچاوەی داهاتیان نییە.